بەڵە خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە پەیوەندی هەیە بە تاکی ئەندامانی کۆمەڵگە و خێزانەوە. ئەوش بریتێ لە خۆراک هەم لە بەرهەمهێنان و ئامادەکردنی و دروستکردنی و هەڵگرتنی و گواستنەوەی حتا ئەگاتە دەستی تاکەکانی خێزان و بەکارهێنانی و دوای بەکارهێنانی هەندێک جار خۆراک ئەمێنێتەوە لە ماڵەکانە چۆن ئەم خۆراکە بە زانستیانە مامەڵی لەگەڵ بکرێ بۆی کە بیپارێزین لەوەی کە ژەهراوی ببێ یان تێکچێ. ئەم بابەتە گرنگە شرۆڤە و گەنگەشاکن بە میوانداری زۆر بەڕێز ئەرکان منۆچەر پشکنەری نێودوڵەتی سەلامەتی خۆراک. ئەگەر لەوە دەست پێ بکەین قەول باسمان کرد کە خۆراک زۆر گرنگە. بزانین سەلامەتی خۆراک چییە؟ مەبەست لە سەلامەتی خۆراک چییە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشنەوە میهرەبان، سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. دوو چەمکمان هەیە لە دنیای سەلامەتی دنیای خۆراک و تەندروستیە کە بریتە لە سەلامەتی خۆراک لەگەڵ ئاسایشی خۆراک. ئاسایشی خۆراک بریتە لەوەی دابینکردنی بڕی خۆراکی پێویست بۆ تاکەکانی هەر کۆمەڵگایەک هەر وڵاتێک. بەڵام سەلامەتی خۆراک بریتە لە چۆنێتی مامەڵەکردن، ئامادەکردن و پاراستنی خۆراک لە کێڵگەوە هەتاوەکو دەستی بەکارهێنەر لە هۆکارەکانی توشبوون و نەخۆشی کە بریتین لە هۆکاری کیمیایی، هۆکاری فیزیایی، هۆکاری بایۆلۆژی و هەروەها هۆکاری ئەلەرجی پێوتری حساسیت کە هەندێک مرۆڤ حساسیتی بە هەندێک خۆراکەیە پێویستە ئاگاداری کە پێشەی خۆراکەی بێتێ. باشە کاکەکان گرنگی سەلامەتی خۆراک لە چیدایە؟ ڕەنگە ئێمە کەم تا زۆر هەندێک زانیاریمان هەبێ، بەڵام کاتێک شارەزایەک بۆمان باسەکە بێگومان جیاوازی هەیە. لە جیهانە بابەتی سەلامەتی خۆراک لە ئەولویاتی سیاساتی نێودەوڵەتی و حکوومەتەکانە بۆ چونکە ڕەبت و پەیوەندیداری ڕاستەوخۆیە بە تاک بە تاکی کۆمەڵگەوە لە نزمترین تاکەوە لە مناڵێکەوە هەتاوەکو باڵاترین مرۆڤی و کۆمەڵگەیە، چونکە ڕاستەوخۆ ئەبێتە هۆی لە دەستدانی ئابووری وڵات و تەندروستی مرۆڤەکان. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە ملیۆنەها مرۆڤ بەهۆی دەراویشتەی نەخۆشی خۆراکەوە کە پێوترێت فودبۆرن ئێڵنەسەوە تووشی چەندین نەخۆشیە بن لە نیشانەی سەرەتایی وەکو سکسوونێکەوە هەتاوەکو کانسەر و شێرپەنجە کە هەموو ئەمانە دەرهاویشتەی خۆراکی ناتەندروستن، بۆیە بایەخێکی گەورەی پێدرێت جیهانە. باش ئەم بایەخی کە لە وڵاتانی جیهانە پێی ئەدرێ بۆ خۆراک ئەوی کە جەناوت باسەکە هەم بووی کە سەرۆت و سامان و پارەی وڵاتە بە فێڕۆ نەچێن بووی کە تاکەکانی ئەو وڵاتە تاکێکی تەندروست بوون و تووشی گرفتە تەندروستیەکان نەبن. لە هەرێمی کوردستان بەراورد بەو هەموو جۆرە خۆراکەی کە داخڵە بێ کە کەمترینی بەرهەمی خۆمانە هەمووی هی دەرەوەی هاورداکرێ، ئەو گرنگی درراوە بە سەلامەتی خۆراک لە پێناو بەرژەوەندی تەندروستی تاکەکانی ئەم کۆمەڵگە. بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستان وەکو زۆربەی ئەو سێکتەرەکانی تر سەلامەتی خۆراک و کەرتی تەندروستی خۆراک جێگەیەک و بەهایەکی پێگەیەکی خۆی نییە. لە وڵاتانی دەوروبەرمان هەرێمایەتی تاوەکو ئاسی نێودەوڵەتی بابەتی تەندروستی خۆراک ئاژانسی هەیە و دامەزاوی سربەخۆی هەیە، وەک چۆن وەزارەتێکی سربەخۆمان هەیە لە زۆرینەی وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی دیکە قوانینی سەلامەتی خۆراک هەیە، ئاژانسی تایبەتی خۆی هەیە کە پێکهاتووە لە چەند جارەوە ماباس کردو پێکهاتووە لە پێکهاتەیەک لە نێوان وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی تەندروستی، چونکە پەیوەندیداری ڕاستەوخۆی بەو دوو وەزارەتەوە هەیە. لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا یەکەیەکمان نییە کە تایبەت بێ بە سەلامەتی خۆراک. بەڵێ چەند یەکەیەکی بچووک هەیە لە وەزارەتەکانە لە قایم قامەتەکانە لەسەر ئاستێکی زۆر سنووردار مامەڵی لەگەڵاکرێت لە دەواازەکانە مختبەراتمان هەیە، بەڵام بە پێوەری نێودەوڵەتی نییە، بۆیە ناتوانین بڵین سەلامەتی خۆراک لە زیهنی باڵاترین دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستانە جێگەی خۆی هەیە لە چاو ئەو بەهاو گرنگی کە نێودەوڵەتیە بایەخی پێدرێ. باشە پێوەرە نێودەوڵەتیەکان چین ئەو قۆناغانە چیە کە بەڕاستی دەبێت پشکنینی بۆ بکرێ هەر لە سەرەتای بەرهەمێنانی ئەم خۆراکە کۆمەڵێ یاسامان هەیە لە سەلامەتی خۆراکە
کە پەیوەنددارە بە من و تۆک و هاوڵاتێکی ئاسایی پەیوەنددارە بە دامەزراوە پەیوەنددارە بە ئاسی باڵاوە هەر سەلامەتی خۆراک کۆمەڵێک ڕۆشنبیریە بەشێکی کە دامەزراوی نێو دامەزراوی حکومی ناتوانێت بیسەپێنێ بەسەر هاوڵاتیە کابانێکی ماڵا لە چێشخانەکەیە بەڵکو بەشێکە کو بڵێ کۆمەڵێک جۆین و کۆمەڵێک جمگەیە هەمووی پێکەوە گرێوەستە پێکەوە گرێدراوە بۆ نمونە ئەعلام ڕاگەاندن ڕۆڵی گەوریان هەیە سەلامەتی خۆراکە منهەجی قوتابخانە ڕۆڵی گەوریان هەیە بۆ نمونە چوار یاسای سەرەکیمان هەیە پاکڕاگرتنی خۆراک جاکردنەوەی خۆراکی خاو لەگەڵ خۆراکی لێنراو خۆراک لە پلەی گەرمی گونجاو ئامادە بکرێ بۆ نمونە لە سەدانەوەی خۆراکەکان یاخود بەکتریاکان ناو خۆراکان لە 75 پلە بۆ 85 پلەی سەدیان لە ناوەچن ئەبێ کارمانی ماڵ ئەو وعی هەبێت کە لە چ پلەیەکی گونجاوە خۆراکە بە سەلامەت بە سەیف حساب بکرێ و لە بە چ شێوەیەک دوای خۆراک لێنرا هەڵەگیرێ واتە پلەی گەرمی گونجاو بۆ نمونە باشترین پلەی گەرمیەک 4 پلەیە ئەبێ ئەم ڕۆشنبیریە لە ناو هەوڵاتیانە بڵاو بێتەوە زۆر باشە خۆراکی سەلامەت لەم ڕۆیە ئەتوانین بڵین بۆ داهاتوومان تەندروستێکی باش فراهمێنێ کۆکی لەگەڵ قسەیە بەدڵنیاییەوە یاسایەکمان هەیە ئەڵێ $1 خەرج بکە بۆ خۆپاراستن باشتر لەوەی $100 خەرجکەی بۆ چارەسەرکردن مرۆڤ ئەگەر خۆراکی تەندروست نەبێ تەندروستی زیندە چالاکانی لەشی تەندروست نابێ وە گوتمان زیاتر لە 350 بۆ 400 نەخۆشیمان هەیە لە چشتونێکی ئاسیایە و هەتا بۆ شێرپەنجە بەهۆی خۆراکەوە دروستە بێ ینی بەداخەوە هەرچەند جاران ئامار نەبوو بەڵام ئێستا و هەموو ئاماری نەخۆشی جۆرە و جۆر و بەرزانە بەشێکی زۆری بۆی خۆراکی ناتەندروستەوەیە جاران هاوڵاتی بایەخی نەیاوە بە خۆراکی لە قوتونرا و خۆراکی زۆر جۆرا و جۆر بەڵکو خۆراکی وەستایلی ژیانی خەڵک تەندروست بووە بەڵام ئێستا لەگەڵ تێکچوونی ستایلی ژیان و کەمبوونی کاتی مرۆڤەکان و پەنابردن بۆ زۆر خۆراکی بەسەرچوو خۆراکی خراپبوو خۆراکی چەندین بابەتی فیزیایی و کیمیایی کەوتمان 4 جۆرمان هەیە فیزیایی و کیمیایی و بایۆلۆژی و لەگەڵ ئەلەرژین ئەمانە هەمووی لە خۆراکی ئەمە هەیە بەدڵنیاییەوە تازەترین ئاماری USDA ئەمریکی لە هەر 6 هاوڵاتێکی ئەمریکی ساڵانە 1 کەسیان تووشی نەخۆشیەکانی خۆراکە بن کە بریتە 48 ملیۆن ساڵانە ئەم ڕێنجە تۆمارەکەی لە ئەمریکا ئەی چ جای لە وڵاتانی ژیانی سێ و لای خۆمان چۆن بێ کە بە تایبەت کۆمەڵی یاسای زۆر تونمان هەیە لە ئەمریکا و لە ئەوروپا بەرامبەر بە خۆراک بەڵام لێرە ئەو یاسایانەش نییە و بەدڵنیای ئامارەکە زۆر بەرزترە باشە ئەو بابەتانی کە پەیوەندی بە هۆشاری هاوڵاتی خۆی هەیە ئەو قۆناغی کە خۆی بەرپرسیارە لە جۆری سەلامەتی خۆراکەکەی پێویست چۆن هەڵی بژێرەیە خود ئەو ڕێکارانە چێک کە پێویست هاوڵاتێک بکرێتە بەر چکە بە خواردنی جیاوازمان هەیە لە قوتونراومان هەیە مارکێتەکان گۆشتە کڕی ڕەنگە سەوزە بکڕی میوە بکڕی ئەمانە هەمووی ڕەنگە هەڵبژاردنەکەی بەدەست خۆت بێ بەڵێ بەدڵنیاییەوە هاوڵاتێکی ئاسایی کۆمەڵێک زانیاری زۆر گرنگە کە لە بەچوی بگرێ سەرەتا یەکەم خۆراک لە سەرچاوی باوەڕپێکرا بکڕێ گۆشتێک کڕی پێویستە گۆشتێکی مۆرکرا و باوەڕپێکرا بێت لەسەر شەقام نەبێ خۆراکی لە قوتونرا و خۆراکی بەستۆکری پێویستی لە مارکێتێک بکڕێ کە بزانیک سەلاجە و بەفر هەڵگر و شتەکانی مەزبوط بێ ئەوە کە پەیوەندی بە پەرسناڵی خۆتەوە هەیە پێویستە سەرچاوی باوەڕپێکرا خۆراک بکڕێ دووهەم هەر خۆراکەی ئێستا لەیبڵی خۆی لەسەرە ئەم خۆراکە پێویستە هەڵبگیرێ پێویستە بەکار بهێنرێ پێویستە چۆن ئەم خۆراکە نەقلەکەی بۆ چێشخانەی خۆت دووەم لە چێشخانەیە ئەوێ بڕیار بدەیت ئایا تۆ بەکاری هێنیە خەزنیەکەی کۆگایەکەی لەگەڵ خۆت ئەگەر بەکارت هێنا ئایا ئەم خۆراکە پێویستە لە چپلەی گەرمێکە هەڵبگیرێ لە سەدا نەوەی چێشخانەکانی ئێمە هیچ کابانێکی ماڵ گەرمی پێوی نییە بۆی بزانێ چێشتەکەی لە چپلەیەکە گەرمەکە لە کاتێکە وتمان شەرت نییە هەڵمێنێ هەستا کە منجەڵە 70 پلە بێ ئەبێت خۆراک لە 70 پلە بۆ 80 پلە کەمتر ئامادە نەکرێت کە خۆشبەختانە ستایلی کابانی ماڵی ئێمە و خەڵکی ئێمە ئەوەیە چێش ئەبێ زۆر بکڵێ زۆر لەسەر ئاگر بێ کە ئەمە خۆشبەختانە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە ڕووی سەلامەتی خۆراکە زۆر باش بین پاش ئەوە ئەو بڕە خۆراکی ئامادەکرێ چۆن هەڵەگیرێ بۆ نمونە
خۆراکی لێنراو نابێت لە هەمان بەفر هەڵگرنەوە سەلاجەیە لە پاڵ خۆراکێکی خاوە بێ بۆ سەوزەهێنی لە بازارەوە لە کێڵگەکەەوە هاتووە خۆڵ سەرچاوی بەکتریایە دەست و مامەڵەی ئالووە و دوکانەکان سەرچاوی بەکتریایە لە سەلاجەکەی دایانی یاخود بڵێ لەسەر بەشی بەفر هەڵگەکەدا دایانی لە خوارشەوە خواردنێکی لێن ناودانی ئەمە ئەگەری کەوتنە خوارەوەی پیسبوونی هەیە خۆراکەکە تۆش بەکاری هێنیتەوە جارێکتر ئامادەنیت بیکوڵێنیتەوە بۆیە سەقافەی هەڵگرتن یاسایەکمان هەیە پێوترێ فیفۆ لە هەڵگرتنی سەلاجەیە بەفر هەڵگرا فیفۆیانچی فێرس ئین فێرس ئاوت ئەوەی یەکەم جاری خێتە ناو سەلاجەکە یەکەم جاریش دەریکە بۆ چووکە ئەوەی یەکەم جار دەریکردووە پاش ماوەیەک کۆنە بێ یەکەم جاریش کە بەکاری ناو یەکەم جار دەریکە سەلامەترە بخوارد بەڵێ کاک ئەرکان بابەتێکی زۆر گرنگ هەن لەسەرەوەی هەڵگرتنی ئەو خواردنانەی کە کابانی ماڵ لە ماڵەوە ئامادەیەکە تەمان لە شوێنە گشتیەکان بەپێی یاسا قەدەغێ خواردن کە مایەوە هەڵبگیرێ بۆ سبێنێ و بۆ ژەمێکی تر گەرم بکرێتەوە بەڵام لە ماڵە ئەمە هەیە جاری وایە داوەتیەکە بێ کابانی ماڵ خواردنێکی زیاتری لێ ناوە لەوەی کە پێویستە بێگوانم خواردنە بێ هەڵگیرە شتێکی کابانی ماڵ ئەو خواردنی کە ماوەتەوە لەسەر تەباخەکە دای ئەنێ تا سار دەبێتەوە لە پلەی گەرمی ئەو ژوورە ئەتیادە دوای ئیخاتە بە فرگر و سەلاجەکەەوە ئەمە دروسترە یان بیستومە دەوترێت نابێت ینی سەعات تێپەڕێ بەسەر ئەوەیە لەو پلە گەرمیە دەبێت لە ناو ئاوە منجڵەکە بکرێتە ناو ئاوێکەوە سارد بکرێتەوە زوو بخرێتە ناو سەلاجەوە کامیان دروستە هەردووکیان کە جەناب بفەرمێت دروستە گرنگە کۆمەڵە بەکتریامان هەیە بەکتریا میزۆفیلیکیان پێوتە ئەم بەکتریانە توانن ناو پلەی گەرمی سەلاجەیە خۆیان بگونجێنن کەی کاتێک ئەم خۆراکە و بە گەرمی خسە ناو سەلاجەکەەوە لەو پلەی گەرمیە کە دابەزێ خۆیان نەگونجێنن ئەوەی جەناب بکەوتت لە دەرەوەی سادکەرەوەکە سارد بکرێتەوە بەڵام سەعاتی زیاتر نەخایەنێ بۆی کە جەناب بتوانین کەشێکی بۆ دروستکەی زوو سار بێتەوە بخرێتە ناو خۆراکەکە بخرێتە ناو سادکەرەوەکە سەلاجەکە لە سەلاجەکەیە کە بەکارهێنا چەند جارێک دەری نەکەیت و بخیتەوە ناوی چکە بەو هێنانە دەرەوە بەکتریاکان دووبارە خۆیان نەگونجێنەوە گەشاکەن تەنانەت ئەو مریشکەی کە لە ئەو گۆشتەی لە بەفر هەڵگرایە و دەریەکەی سار دەبێتەوە بەشێکی لێ لا بیت و دوای خیتەوە ناو بەفر هەڵگرەکە دیسانەوە بەکتریاکان گەشاکەن باشە زیانەکانی ڕاستەوە خۆیانەوە تا بەپێی تێپەڕیبوونی کات ئەم زیانانە دەرەکەی بەرمونە ئەو خواردنانی کە ناشارەزایانە هەڵێگرینەوە و دوای ئەخۆینەوە ئەم بەکتریانە دروست بەڵێ بەڵێ ئەوە کووتمان ئەکەوێتە سەر توندی حاڵەتەکە بڕی ئەو بەکتریایی کە لەگەڵ توایە ئەگەر بڕی بەکتریایەکە بۆ سەلمۆنێلامان هەیە ئەگەر بڕی سەلمۆنێلاکە زۆر بێ جەناب و بەکاری بێنی ڕاستەخۆ تووشی ژەهراوی بوو نەبی لەم ڕۆژانە بینیم لە قەزای سۆران بوو کە پەنیریان خواردبوو پەنیرەکە ژەهراوی بوو خێزانێک ڕاوانەی نەخۆشخانە کرابوون ئەوە بڕی ئەو سەلمۆنێلایی تایە بۆ زۆر بوو ئەکەوێتە سەر ئەو بڕە و ڕادەی خراپبوونی خۆراکەکە و هەندێک لە بەداخەوە لە سەلامەتی خۆراکە یاخود دەرهاویشتەکانی سەلامەتی خۆراک هەندێک لە دەرهاویشتە خراپەکانی لۆنگ تێرمەیانی بۆ نمونە لە ماوەیەکی درێژە جەناب و خوا ناخواسە ئەو کەسە تووشی نیشانەی مەسەلەن شەکرە ئەبێ نیشانەی مەسەلەن شێرپەرنجە بێ نیشانەکانی تر باش کاگەرکان بە شێوازێکی گشتی لەسەر مەسائلی خۆراک ئێمە چەند جۆر پشکنینمان هەیە لە ڕووی زانستی ئەمە یەک دووەم هەر بەڕاست لە هەرێمی کوردستان ئەوەندەی جەنابەت ئاگاداربی لە ڕۆ ئیداریەکەوە بیست بێتت هەواڵ بزانی ئەم پشکنینانە کە سەرجەنابەت باسی جۆرەکانیەکەی بە فعلی لە دەواازەکان و سنتەری شارەکان بۆ ئەم خۆراکانی کە لە دەرەوە داخڵەوێ بۆ ناو هەرێمی کوردستان بە شێوازێکی ستاندارد و جیهانی و بە ئامری پێشکەوتوو ئەکرێت یان نا بەڵێ کۆمەڵێک پشکنینمان هەیە ئاساین بۆ پشکنینی فیزیایی کە بریتێ لەوەی کە بە چاو بتانی دیاری بکەیت کە ئەو خۆراکە مەسەلەن پاشماوەی دەستکێشیتیان نیە بۆ نمونە مو ئەو شتانەی نیە پارچە شوشەیتیان نیە ئەو شتانی کە فیزیایین لەو خۆراکە کە ئەمە هەموو پشکنەرێک و هەموو کابانێکی ماڵ ئەتوانێت بیکە پێوترێ پیسبوونی فیزیایی ئەگونجێ و پاشماوە شوشەیە کە لەو گۆشتایە لەو شتایە هەڵگری بەکتریا بێ ئەبێ ئەو شوێنە لابرێ پشکنینی کیمیایی
بەڵێ لە دەواازەکان ئێستا بۆ خۆراکی داغڵە بێ پشکنی کیمیاییمان هەیە بەڵامەکە لەوایە لە حەجمی ئەو خۆراکیان نییە یاخود بۆ نمونە ئێستا تاقیگەی مرکزیمان نییە لە هەرێمی کوردستانە کە هەموو خۆراکێک بە یەک ستاندەر لەو تاقیگەیە بشکنێ بۆ نمونە ئێستا لە هۆڵندا یەک تاقیگەی نیشتیمانی هەیە کە وەکو ڕفرەنسی ژوایە یعنی بۆ نمونە من و تۆ گرفتێکی یاساییمانە بێ وەکو بازرگان ئەبێ بچینەوە لەو مختبەرەیە دڵنیا بینەوە کە من ئەڵێم خۆراکێکم بۆ دروستکە لە شەورەکەی لە ساعت 2 بێ بچیا بزانین لە ساعت 2 ئەبێ مختبەرە بڕیار بە یاخود کەیسێکی لەو جۆرەی پیسبوونە بێ کە تۆڵی بۆ ئەو پەنیرە بووە ئەبێ مختبەرەوەکو دادگا بڕیا بە کە ئەو پەنیرە بۆ یان نا جاری وایە تۆ بازاری مشکێن ینی بۆ نمونە سەلامەتی خۆراک بەشێکشی پاراستنی بەرژەوەندی ئابوووریە لێ بینی بازرگان و هاوڵاتیە تۆ هەر هاوڵاتی نییە بازرگانیش هەیە کە داهاتی هەیە ئەبێ بۆ نمونە حاجەیەکی زۆر پێویستە لە هەرێمی کوردستانە ئاژانسێکی سربەخۆمان هەبێ بۆ سەلامەتی خۆراک هەمانە نەخێر و مختبەرێکی سربەخۆمان هەبێ بۆ سەلامەتی خۆراک نەخێر کە ئەمانە بەداخەوە لە پێداویستی سەرەتایی سەلامەتی خۆراکن هەرێمی کوردستان کاتەوە خۆراکانە یەنە هەرێمی کوردستانەوە بە بڕای تۆش شارەزایەک لە ڕۆژانە سێکەوە یعنی گومانیەوەی لێکرێت کە خۆراکی ناتەندروستیی زۆرکە بێ بە دڵنیاییەوە بەڵێ بەڵام لە هەرێمی کوردستان ئێستا لە مەرزی باشماق پێوترێ لایەنی سێهم لە هەموو وڵاتانە هەیە مختبەری لایەنی سێ هەیە سپاس بخوا بەڵام ئیتر ئەکەوێتە سەر ڕۆشنبیری کەسەکە ئەبێستری لی بڵی بکەی بزانین ئەو لی بڵی کە پێوێتی وستیکەرە بەسەر چووە بەسەر نەچووە و بۆ نمونە دەرمان کەی کڕی بزانی مۆری تەندروستی پێوەیە بەداخەوە وەکوتم قەبارەی بازرگانەکەونە زۆرە پێچێ و مختبەرانە نەتوانن باشە کاگەرکان کۆگاکانی خۆراک تا چەندێک تەندروستە بۆ هەڵگرتنی خۆراک زۆر جار ینی هەڵگرتن شێوازی گەیشتنی ئەو خۆراکە بە ئێمە ڕەنگە کاریگەری هەبێت بەو شێوازی کە هەندێک شت هەیە زۆر هەڵ ئەگیرێ یان ئەو تا لەبەر خۆرە شوێنێکە کە سەلامەت نییە دەرەجەی گەرمیەکەی باش نییە ئەمانەش تا چەند گرنگە لە کوردستانە شوێنی تایبەتمان هەیە بە دڵنیاییەوە نەک گرنگە پایەکی سەرەکی سەلامەتی خۆراکە وەکتمان سەلامەتی خۆراک زنجیرەیەکە لە هەر شوێنێکە ئەو زنجیرە ببچڕێ هاوکێشەکە تێکەچێ ئەگەر بە چاکی لە کێڵگەوە ئامادە بکرێت بە چاکی بگوازێتەوە بە چاکی خەزم بکرێت بە چاکی لێ بنێت لە هەر شوێنێکە ئەم زنجیرە تێک بچێ تێکەچێ هاوکێشەکە بۆیە کۆگاکردن زۆر گرنگە یاسای خۆی هەیە سەلامەتی خۆی هەیە بۆ گوتمان هەر خۆراکێک ئەبێ لە شوێنێک هەڵبگرێ هەر خۆراکێک بەپێ ڕیزبەندەیەک هەڵبگرێ هەر خۆراکێک بۆ ماوەیەک هەڵەگیرێ و شێوازی تەصنیفکردنی لە ناو مەخازنە بۆ خۆی هەڵەگیرێ بەڕاستی ئەو بابەتی کە ئایا چۆن نەکرێت چۆن ناکرێەوە بڵێ کەسی بەرپرسی حکومی ئەتوانێت لێرە وەڵام باتەوە کە ئایا لە دەواازەکانە پشکرین باشەکریان نا ئایا لیژنەکان باش کۆگاکان باشەکریان نا زۆربەی جارێ بینین فڵان دوکان داخراوە دەستخۆشیمان هەیە بەڕاستی بۆ لیژنەکانی خایمقامێت بۆ دامەزراوەکانی تر بەڵام هەموو ئەمانە ئەبێت لە جسمێکی ئۆرگانێکە کۆبکرێنەوە کە هاوڵاتی دڵنیا بێت لە 100% کۆگاکان پشکێنراوە لە 100% خۆراکان جەناب ئەڵێ هاتوۆتە هەرێمی کوردستان پشکێنراوە هەموو ئەمانە ئەبێت لە زنجیرەکە ژیان بێتەوە ئەینا تەندروست نابێ خۆراک کاگرکان ئەوەی کە باست کرد ئاسایشی خۆراک زۆر گرنگە ینی ئەوە نیە بڵێ لە هیچ وڵاتێکی دنیا لە مارکێتێکە لە شوێنێکە خواردنی ماوە بەسەر چوویان کوالیتی نزمیە هەیە بەڵام لە وڵاتێک بۆ وڵاتێک بە پێی یاساکە و گرنگی دەسەڵات بۆ ئاسایشی خۆراک ئەگۆڕێ جەنابەت باس لە لیژنەکانی قایمقامێت کردەوەجی دەستخۆشیە بەڕاستی کاری باشەکەن بەڵام دوای بەڵامەکە گرنگە لە مارکێتێکە لە دوکانێکە لە شوێنێکە کۆمەڵک مەواد ئەگرن یان بەتەن مەواد ئەسووتێنن ئەی چەند تەنیش ڕۆیشتۆتە ناو ماڵەکانە و خەڵک خورا و خەڵک پێی نەزانیەوە بەڕاستی یعنی هەز ناکەی بە دروستی ئاسایشی خۆراک گرنگێکی جدی پێنەدراوە هەم دەسەڵات هەم تاکەکانی کۆمەڵگەشت زۆر هۆشیارنین بەرامبەری بە دڵنیاییەوە سەرەتای بەرنامەکە باسمان کە سەلامەتی خۆراک ئەبێ لە شعوری تاکە بەرپرسە و دامەزراوەیە جێگەی خۆی بکرێتەوە بەڕاستی بابەتی سەلامەتی خۆراک ئەمەندە وردە هەموو ئەو وڵاتانی باسی ئەەکەین کە وەکو نمونە باسییانەکەین گرفتیان هەیە بە ئەمریکاوە بە کەنەداوە بە ئەوروپاوە بەڵام چۆن ماوەڵەکە گرفتەکە ئەکەن
لەو ماوەی پێشوا لە هۆڵندا بەهۆی ماسی سەلەمونەوە ژاراوی بوون ڕوویە ژاراوی بوونەکە ڕوویا دوای بە دوای ڕۆشتن لە هۆڵندا دۆزیانەوە سەرچاوی ماسەکە لە یۆنان بوو لە یۆنان بۆچی ئەمە ڕوویا بوو پرۆسیجەری ئامادەکردنی ماسەکەیان دۆزیەوە دوای هەر ئەو ماسی کە بۆ نمونە شتێکمان هەیە لە خۆراکە ترێسیبڵیتی پێوتێواتە بە دوواداچوون ئەو گۆشتەی کە ئامادەیەک ئەو کەسە لە ئاژەڵەکە و دوای سەریە بڕێ دوای خاتە ناو کارتۆنە دوای چێ بۆ چ مارکێتێک ئەبێ ئەمە بە زنجیرەت تۆمار کرێ ئەگەر لە پڕ گۆشتەکە تێکچوو بزانێ چ مارکێتێکە هەیە لەوێژ ئەو کێشیان هەیە بەڵام بۆ ئەم دامەزرایەوە دۆزیانەوە لە چەند مارکێدا ماسی هەیە ئەوم کە فرۆشیارە بە چەند دوکانی فرۆشتووە هەمووی کۆکرایەوە لە هەموو وڵاتانە هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە نەخێر بە دامەزراوە نەکراوە و ئەو کەسێک کە ئەو خۆراکە دروستەکە ئەو بەرهەمە هەیە دڵنیان بە ئاشایی باز بڵاوێکاتەوە ئەگەر گرفتی ڕووبە ناتوانێت کۆنتترۆل کرێ لە ماوەی پێشووترا پار بوو جۆرە پیازێک لە کالیفۆرنیاوە ڕەوانەی کەنەدا کرا سەلمۆنێلای تیا بوو بەکتریای سەلمۆنێلا لە ماوەی تقریباً کەمتر لە 2 مانگا توانرا هەموو پیازانەی کە دابش کرا بوو لە چەند شوێنە کۆ بکرێتەوە کە ئەمە جووتێکی گەورەی ئەوێ و دامەزراوی ئەوێ ئەگەر شتێکی ئاودبرێکی پێوترێ بەڵاوبوونەوەی ڕووبا لە هەرێمی کوردستانە ناتوانێت ینی کۆنتترۆل بەس کاگەرکان کێشە لە شتێکی شایانی ئێستا ئەوانەی کە لە ماڵەوە خواردن ئامادەکەن تا ڕادەیەک ئەتوان پارێزگاری لە سەلامەتی خۆراکەکەیان بکەن بەڵام زۆرجار ئەو کەسانی کە ڕۆتینی ژیانیان بە شێوازێکە کە زۆربەی کات لە دەرەوەلانە خۆن یان خواردن ئەخۆن ئەمانە بەترسیان تا چەندێک لەسەر پێویستە پەیڕەوی چی بکەن بە تایبەتی کە دەوترێت زۆربەی چێشخانەکان ئەو سەلامەتیە ناپارێزنیان ئەو تا دیار نیە ئەو شتێکی ئەی خۆی جاری وایە ڕۆژێک دواتر تووشی چەندین حاڵەتی نەخوازراوتەکە ئەوکو ئەزمموی کەسی خۆم سەرەتا ئەمە یاساشە لە ژیانە سەرەتا ئەگەر ئەتوانی خۆت خۆراکی خۆت ئامادەکە لانی کەم ئەزانی چیتیایە ئەگەر شتێکی بەسیتیش لانی کەم ئەزانی چیتیای خۆراک خۆت خۆراکی خۆت ئامادە بکە دووەم خۆراک لە شوێنێک مەخۆ کە دڵنیانی دلی ئەگەر لە شوێنی باوەڕ پێکرا خۆراک بکڕا خۆراک بخۆ خۆراک هەر شتێک کە چێشخانە سێهەم ئەو پێداویستە سەرەتایانە یاخود ئەو زانیارە سەرەتانی کە تۆ پێویستە بیبینی لە دوکانەکان بیبینی ینی تۆ چتە شوێنێک ئەزانی کە پێویستە هەموو دەفرێک هەموو شتێک لە خۆراکە ستیل بێ لە چێشخانە ستیل بێ ئەچی بینی کابرا ستیل بەکار ناهێنێ ژەنگێکی زۆر لە چێشخانەکەیەتی دیارە ئەم کابرا پرۆسەکانی پاکردنەوەی دوای ئامادەکردنی نییە ئەم چێشخانەیە هیچ وەعەیەکی لەسەر سەلامەتی خۆراک نییە بۆیە برسی باشتر لەوەی خۆراکی ناتەن دروست بکەیت ڕاستە خۆ جەناب دەڵێ یان تووشی ژەرایی بوونە بیان دوای چەند ڕۆژێک و زائیدەن ئەوەی کە بۆ نمونە بڕوانەوەی تەندروستی کە هەڵواسراوە بۆ نمونە کارتی تەندروستی بۆ نمونە جلوبەرێک ئێمە ئەو کەسەی کە بەرگکەوتنی ڕاستەخۆی لە خۆراکە هەیە لە سەلامەتی خۆراکە ئەبێ جلبەرگی تایبەتی هەبێ بۆ نمونە نابێت مووی بکەوێتە ناو خۆراکە بۆ نمونە کەپی لەسەرا بێ بۆ نمونە دەستکەشی دەسا بێ ئەمانە هەمووی تۆ ئەیبینی کەشتە ناو فرۆشخوا زۆر کەمەیبینی کاکەرکاشتیوە کاگەرکان بابەتێکی تر یاسایە بۆ ئەم بابەتانە ڕێخستین تەنانەت ئەسەگە تۆ سێری ئاینی پیرۆزی ئیسلام کەی لە قورئانە کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک هەڕەشەی تێدایە بۆ کەسانی کە سەرپێچیەکەن لە بنەماکانی ئاینی ئیسلام ئەگەر بەمەنەبێ خۆ مرۆڤی مسلمان دەوچە نەگەڕێتەوە بۆ نونا یا باسی ئەوروپاکی ینی ئەڵەن ئاوە پێشکەوتون و ئاوە بۆ شێوازن ئەمە هەموو یاسا ڕێکی خستووە ئەژنە و تاکەی ئەوروپا ئەو تاکەیەتەوە بە سەردان لێرە سیارە لێ خوڕێ زۆر لەو خەڵکی لێرەیە خراپتر لێ خوڕێ بۆ لەوەی لێرە یاساکردنی لێرە لە هەرێمی کوردستان تا چەند یاسامان هەیە و جێبەجێ ئەکرێ بووی کە ئەم حاڵەتانی کە ئەیبینین لەسەر سەلامەتی خۆراک و ئاسایشی خۆراک کەمی کاتەوە ناڵین بنەبڕکرێت چکە بنەبڕ ناکرێت بەڵام کەمی کاتەوە یاسای دروستمان هەیە لەو بوارە سەرەتا پێم خۆش ئاماژە بۆ بکەم کە لایەنی پیرۆزی ئیسلامە لە زۆربەی فرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم درجی خۆی لەسەر بێ زۆر بەیاق بە سەلامەتی خۆراک دراوە کۆمەڵێ بنەمای حرامبوونی خۆراک بنەمای سەلامەتی خۆراکە یعنی بۆ نمونە ئاژەڵی مردارەوە بوو کە بەدەر لەوەی فەرمایشتێکی خواییە و وەکو من وەکو موسڵمانێک ئەبێ پابند بۆی کە ئاژەڵی مردارە بوو نەخۆم ئاژەڵی مردارە بوو سەرچاوی یەکەمی کوڵی هۆکارەکەی سەلامەتی خۆراکە ئەگەر خوێنێک لە ئاژەڵی مردووە بمێنێتەوە بەکتریا بە پلەیەکی زۆر زیاد گەشەی تیاکە بۆ نمونە ئاژەڵی قوربانی
هەنی ئەو لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم باز لەوە کە ئەژەڵە ئاوا بێ شەل نەبێ چی نەبێ هەمووی بۆ سەلامەتی خۆراکە بۆی لە جەژنا تۆ خواردنێکی ناتەندروست بڵاو نەکەیتەوە. مێنەوە سەر پرسیارەکەی جەنابێ یاسامان هەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە یاساکان بەشێکی زۆری یاسا عێراقیەکان لە عێراقیشە یاساکان کۆنن ئەپدەیتیان نییە. هۆکارەکەشی چییە؟ سەلامەتی خۆراک ئەمان پرسیارێکی داریە لە بینی لە نێوان وەزارەتی تەندروستی و وەزارەتی کشتوکاڵە بەشێکی ونە بێ چونکە ئەم دوو دامەزراوی ڕاستەوخۆ پەیوەندیان بە سەلامەتی خۆراکەوە هەیە. بۆ نمونە لە وەزارەتی کشتوکاڵ بەرهەمە خۆراکەکان بە زۆرینەی کشتوکاڵین یاخود ئاژەڵین بەرهەمهێنرێ دواتر کۆگاکرێن نەخڵەکرێ لێنرێ کە لێنرێ بەشێکێتەوە لای وەزارەتی تەندروستی. ئەم دوو دامەزراوە بە لینک بن بەیەکەوە. بۆ نمونە من لە کەنەدا بووم لە ئاژانسی پشکنین و سەلامەتی خۆراکی کەنەدی کارم بکرد. دامەزراوێکە بوو ئاژانسی پشکنینی خۆراک بریتی بوو لە کۆمەڵێک پزیشک کۆمەڵێک پزیشکی ڤێتەرنەری کۆمەڵێک بایۆلۆجیست لەو ئاژانسا کۆبوونەوە ڕێنمایی هەردوو وەزارەتەکەیان جێبەجێ کرد ئاژانسەکەش سەربەخۆ بوو یعنی ڕێنمایی و یاسەکانی ئەو دوو دامەزراوەی جێبەجێ کرد خۆشی بەسەر بەخۆی مامەڵەیە کرد. ئەمە نییە لە هەرێمی کوردستانە. ئاژانسی دەرمان و خۆراک بڕیار درراوە دامەزرێ لە هەرێمی کوردستانە بەڵام هەر چوارچێوە نەزەرەکەی نەبووە عملی. دەست خۆش بێ بەڕێز کاگەرکان منوچەر پشکنەری نێودوڵەتی سەلامەتی خۆراک سوپاس بووی کە لەم تەوەریا لەگەڵ ما بوویت.